دایک نیعمەتی خوداییە. کاتێ منداڵ بووین دەچوونە لای دکتۆر کە دکتۆر پرسیاری دەکرد کوڕم چ شوێنێکت دێشی؟ سەرم بەرزە کرد بەرەو دایکم، چونکە دەمزانی دایک لە ژانەکانی من تێدەگا و باشتر لە منی دەزانی. ئێستاش بیرم دێ کاتی تاقیکردنەوەمان هەبوو، پاڵپشتی هەرە گەورەی دەرسەکانم و پاڵپشتی هەرە گەورەی سەرکەوتنەکان ئەو کاتی دایک بوو. ئامۆژگاری و ڕێز و پیاوەتی هەر لە دەمی دایکدا دەباری. بەردەوام دەیگوت حەز دەکەم باشترین کەسی دنیا بیت. بەڵام ئێستان دایکان لەبەر مۆبایل و زنجیرەی دراما و باسی عیب و عاری خەڵکی و هاوکاری نەکردن و پاڵپشت نەبوون لە ماڵەوە منداڵەکانیان بیرچوو. حتا ئەگەر منداڵەکانیشیان نەخۆش بن ئیتر هاواریان لێ هەڵەستێ و ئەڵێ نازانین منداڵەکە چیمانە چیەتی بەس دەگری، چونکە لە دڵەوە لەگە منداڵەکەی تێکەڵ نەبووە، لە ژانی منداڵەکان تێناگە. پارۆنانێک بە جوانی ڕێک ناکە، حەزی لە مەتبەخێکی شاهانەیە و نانێکی سوتاوی. دایکانی پێشوو بەخواتە نەسپێرە.